بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ و تەوەرێکی تازە بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شا دەبمەوە لە بەرنامەی دوانگەی خەڵک. بە یارمەتی هاوکارانم لە ماوەی داهاتوودا ئینشاءڵڵا پێکەوە تەوەرێکی تێروتەسەل و پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵک و فەرمانبەران لە چوارچێوەیەکی یاسایی و پوخت و ڕێکوپێک قسە و باز لەسەر ئەوە کەین کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ 56 ڕۆژە موچەی دابەش نەکردووە، هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ حکوومەتی عێراق ئێستا موچەی مانگی نۆ دابەشەکە، هەرچەندە حکوومەتی عێراقیش موچەی دوا خستووە، بەڵام ئایا حکوومەتی هەرێم بیانووی چییە؟ لێرە و لەوێ پرسیاری ئەوە کرێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی 28 ملیار دۆلار قەرزارە؟ ئایا حکوومەت نەوتی فرۆشتووە یاخود نەوتی کڕیوە؟ چونکە وەکو باز ئەکرێ و وەکو سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمانی کوردستان و دوایەوەی کە کۆمەڵی ئیسلامی یاداشتی بانگی هێشتنامەکەی واژۆ کرد و داوای ئەوەی کرد کە سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمان، ئەویش دواتر ملکەتی یاسا بوو هاتە پەرلەمان بە هەر بیانوویەک بێ یاخود بۆ هەر مەبەستێک بێ، گرنگەوەی هاتە پەرلەمان. هاتە پەرلەمان و لەوێ باسی ئەوەی کرد کە 28 ملیار دۆلار قەرزدارن. ئەم قەرزە بۆچی ئێستا پارە نادەن بە خەڵکی؟ دەواازە سنوورەکان بەدەستی کێوەیە؟ ئەم کەینوبەینە لە نێوان ئەم دوو حیزبەی دەسەڵات، با بڵێن ئەم سێ حیزبە کە پارتی و یەکێتی و گۆڕانە تاکەی بەردەوامە بێ لەسەر حسابی میلەتی بەشخورا و خەڵکی بێدەنگی هەرێمی کوردستان، دەرحەق بەم هەموو زوڵمەی لێی ئەکرێ. خۆشەویستان، کە ئەڵێن 56 ڕۆژە موچە دابەش نەکراوە، لای عەرەب قسەیەک هەیە کە ئەڵێ 56 واتە دز، عەرەب بە 56 ئەڵێ 56. ئەم حکوومەتەی ئێمە نەیتوانیوە موچە لە وەختی خۆی بدا، دڵی فەرمانبەران ڕازی بکە، بە لێبڕینەوە موچەیان پێ ئەدا ئەگەر بیدا. لە هەمان کاتا فەرمانگەکان وەکو پێویست لە خزمەتی خەڵک نین لەبەر بێموچەیی و بێ پارەیی. لە هەمان کاتا خزمەت گوزارەکانی شەقامەکان و سێکتەری تەندروستی بە تەواوی کاری پێویست ئەنجام نادەن. معلومی هەموو لایەکیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەعطوا الأجیر ئەجره قبل أن يجف عرقه. پارە و حەق و مستحقاتی خەڵکی کرێکار و مۆزەف و مەعاشخۆر بدەن پێشەوەی ئارەقی نێوچوانی وشک بێ. ئەمان تەنانەت ئەوەشیان نەکردووە. بۆیە کۆمەڵێک پارە براوەتە دەرەوە، کەس نازانێ ئەم پارانە بۆ کوێ ئەڕوا. کۆمەڵێک کەناڵی حیزبی ئێستا کار ئەکەن و مانگانە موچەی خۆیان وەرئەگرن بە ملیۆنان دۆلار. کەس ناپرسێ ئەم پارەی ئەم کەناڵانە، کارمەندی ئەم کەناڵانە لەکوێوە تەوزیع ئەکرێ کە هیچ یەکیان، یعنی هیچ کارمەندێکیان لە 1000 دۆلار و 2000 دۆلار کەمتر وەرناگرێ. ئەم هەموو پارەیە لەکوێ؟ بۆیە ئێمە لە تەوەری ئەڵقەی ئەم جارە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە ئەکەین بۆی تیشتی زیاتری بخەینە سەر و بەجددی قسەی لەسەر بکەین. پەیوەندی وەرەگرم. یەکەم پەیوەندی کێم لەگەڵ بوو؟ سۆران لە سلێمانی. السلام علیکم. سلام و ڕەحمەت الله. سیروان محەممەد لە سلێمانی. مامۆستا گیان. کاک سیروان گیان لە خزمەتە. گیان سەلامەت بی. وەڵی مامۆستا گیان ماوەنەی خەمی موچە خۆین و خەمی بەرژەوەندی گیرفانی خۆمانە، خەمی دەوڵەتمان نەبوایە و بنیانانی دەوڵەتی کوردیمان نەبوایە، ئەیسە دەمێ بوو دروست بوو. لە ساڵی ئێستاوە پێشمەرگەم خەباتەکەم و تێکۆشانەکەم بە هەر شێوەیە بێ تەنها شەو نخۆنی و هەوراز و نووسێومان بڕی بۆ ئەوەی وڵاتێکی کوردی دروستکەین. وەرزی یەکەمان بڕیەوە بوو سەرپەرستی جەنابی سەرۆک ڕیفراندۆممان کرد. وەیسەی وەرزی دووەم ماوە وڵاتان هەموویان چایان لە ئێمەیە کە تەحەمولمان تاکەی هەبێ لەگەڵ ئەم بەردۆخە. پێویستە خەڵک باش وەشدار بێ و بیر بکاتەوە. خەڵکی کوردستان ئەمڕۆ بەگشتی چاوی لە موچەیە، بۆ چاوی لە دەوڵەتی کوردی نەبێ؟ بۆ ئێمە بنیادنانی دەوڵەتێک نەکەین، تەنها ساڵە خەباتی بۆەکەین. ئێمە بەرژەوەندیمان لەگەڵ عێراقێکی دواکەوتوو جارێکی تر نایەتەتی. ئێمە بۆ 320 ملیارە نازین. ئێمە خەباتمان کردو خوێنمان ناوە لە پێناوی ئەم کوردستانە
لەگەڵ ڕێز و خۆشەویستیم سەرکەوتوو بێ حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس کاک سیروانجان، دەست خۆش بۆ پەیوەندیەکەت. کاک هاوکار وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەمەوێت دەستخۆشی لە بەڕێزتان لە برادرانی فراکسیۆنی کۆمەڵکەم لە پەرلەمان بەڕاستی بوونی خۆیان سەلماندووە. ئەمن دەنگدەرێکی بەڕێزتانی برادرانی ئێوەش نەبوومە، بەڵام بەڕاستی جوانی خۆتان پێشان داوە. ئێدی ظروف زەمانە دەری خست کە ئێوە لەگەڵ وتار و کارنامەی خۆتان کە پێش هەڵبژاردنتان گوتۆ ئێستەکانەش س دەکەن. بەڕاستی مامەستا معنای نازانم کۆمەلگا تاکەنجی نۆشخۆ نهاتەوە. باشە کاکە خۆ ئەوەی چەتی و ئەوە پارتی معنای ساڵێک 2 ساڵ 5 ساڵ بخۆم تا ئێستا دانەها هەزار جون لە گوتارەکانیان بووە. ئەمن کابراتی سیاسی نیمە کرێکارێکم لە ماڵی خۆمدا دانیشتم، بەڵام 50 وەحەد هەزارها وەحەد سەتانەها پرۆژە باشە ئەومە گفت و لفت و نازانم هەڵاو بەزمە. باشە درۆزن ئیسلام ڕێگەی نەداوە درۆز لەگەڵ حیوانی بکرێت، لەگەڵ ئاژەڵەشی بکرێت. سەتانەها هەزار درۆیان لەگەڵ کردین. باشە ئەوانە خەتاباریان ئێمە خەتاباری کوڕە وەڵڵای کاکە شتی پارتی حەیدیان نییە. کۆمەلگاوەش خۆ نەهاتۆتەوە کاکی من معنای نازانم بڵێ. کاک هاوکار من دەمەوێت پرسیارە لە جەنابەت بکەم. تۆ لە دەواازەی ڕاپەڕینەوە پەیوەندیەکەی، یعنی دەواازەی ڕاپەڕین ئایا ڕاپەڕینی بۆ ئەوە کرد کە ئەم حکوومەتە لە بڵێن 6 ڕۆژزارێک موچە دابەش بکە، یاخود بۆ ئەوەی کە قەواری هەرێم بەهێز بێ کاتێک کە بەغدا ناوی هەرێم بهێنێ بەهێزەوە ناوی بهێنێ بتوانێ سڵی لێ بکاتەوە، سڵ لە هێزی پێشمەرگە بکاتەوە، کۆمەڵێک بنەما و بنچینەی جوانی هەبێ بۆ دەوڵەتداری. مامەستای بەڕێز ئەمن سەردەمی من ڕاپەڕین نەکراوە. ئەمن بخۆم والیدم 1970 جامی هەم تەواو کردو خەریکی کرێکاری خۆمم، بەڵام ئەوانە دەبینم ئەوانەی کە کاتی خۆی دەڵێن پێشمەرگایەتیمان کردووە شۆڕشمان کردووە. هەر ڕۆژە و بەس فریای ئەو هەواڵان دەکەین فڵانکەس لە ڕانیە فڵانکە شاخەی داگیر کرد، فڵانکەس لە ڕانیە ئەو بێلایەکی دروست کرد، فڵانکەس لە دەربەندی ئەوەندە ڕیز دوکانەی دروست کرد، فڵانکەس لە کابراتی ئەوەندە دارێک بڕین و کردێ بینا، فڵانکەس ئەوەندە مەشروعی دروست کرد. معنای بەواز بێ ئەگەر شۆڕشەخە ئەوا بوو بێ بەڕای من لەگەڵ ڕێزم کە قسەی دەکەم لێ بۆ من نەهاتی بەس مواز دەکەم بە ناوی شۆڕشەوە کۆمەڵە کەسانێک ئیشیان کردووە بۆی ئەو ڕۆکانە بەرهەمەکەی بخۆن، بەرهەم بە مەحنا شەخصیەکەی نەخاتە بە مەحنای حاملدا. ئەمە نازانم کە شۆڕش ئەوا بمامەستا کەسێک بە پەنجای بە شەخصی لە جامیعەکان بە قوبولخواز وەربگیرێ پیرۆزی خۆیان بێت زانست ئاوا پێش ناکرێت. ئەگەر شۆڕش بۆ ئەوەی بوو بێت خەڵک 2000 دۆلم زەوی داگیر بکات، لەگە شۆڕش بۆ ئەوەی بێت تا ئێستا لە ڕانی مامەسا بە ئیمزای قوبات تاڵەبانی کە کوڕی مام دەلای لە شانازی پێوە دەکەن ڕیزە دوکانێک معنای چۆن دەبێت حکوومەتێک لە دوکانی کەسێک نەدرێت کە پرۆژەیە کە پەیوەندی بە 260,000 نفوسی وێ هەر هەموو گەنجی ڕانیە تۆڕەیە کە تەماشای ئەو دوکانانە دەکات. معنای نازانم بڵێم چی ئەگەر شۆڕش بۆ ئەوەیە کە نەخۆشخانە ئەمن منداڵەکەم نەخۆش بوو لەو شەوانەدا 3 نەخۆشخانە پێکرد سوێن بەخوای دکتۆرە دانەنیش بووە ڕانیە. باشم پارەم بی بەمە نەخۆشخانەی تایبەت معنی ئێستا من دایکم نەخۆشە بی بەمە کوێ معنای پرسیار دەکەم حکومەت دایکم پێویستی بە چارەسەری بی بەمە کوێ معنای کاکە بە مامەسای بەڕێز لە کات شان نەگرن بەڵام با نەخۆشخانەکان کاکە بدەنە کۆمپانیایەکی نازانم تایبەت بە دکتۆری ئێرانی بوو بێنە کە دکتۆرەکانی خۆمان داوام ناکەن کە موچیان نادەنێن کاکە رقابەنی مامەستا کەم ئەوان تاوانبارن دوو ئەوەش بۆ خۆمان تاوانبارین کە بێدەنگین نازانم بڵێ وەڵای. زۆر سپاس کاک هاوکارجان، دەستخۆش بۆ پەیوەندەکەت. کاک عەلی وەرەگرم لە هەڵەبجەوە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. کاک عەلی گیان قوربانم دەم باش شکر. ئەی جەنابەت چۆنی قوربان وەزی ئێوە مەنتیقیەوە باشن شکر. قوربانم بەڕێزی مامۆستا گیان پارتی و یەکێتی هەرچی بکا بۆ میلەتە قوبوڵیانە جا ئیتر خەڵک هەتا تەلەفۆن بۆ خۆی بکە باخوا نەک 6 ڕۆژ 2 شەخصیش مەعاش نەدەن بانی لە بیریانە چەند و مەعاشەکانیان وەرگرۆ با بزانین بەڵێ تیان هەڵدەن حاسیب بکەن شەکیان پێ هەڵدەن پارەیان نەدەنیە گومرکیان بکەن باجیان بکەن ئەوان قوبوڵیان ئەو خەڵکە بەڵێ ئەو خەڵکە قوبوڵێتی مامۆستا گیان ئەمسە بەهەنم شەکیان بەهەن معاشێت
بەس دەبیریان نەچێتەوە بەس خیرەتیان نەما خیرەت ئەوە نەتێ بڵێ خیرەت لەو میلەتان نییە باشەکەی هەن ناتوانن بێنە سەر جادە و داوای مافی خۆیان کرد نیوان بەجوە داوامەکان داخەن و ئەیکەنەوە نیوان دایەخان نیوان ئەیکاتەوە نیوان داوامەکە نیوان داوام ناکا یعنی وان لەو خەڵکە کردە سەریان شیانە لە خەڵک بەڵێ بەخوا داهاتی ئەم کوردستانە نییە خوای زانێ بەشی حەتی بچەخۆری هەرێمی کوردستانەکە دەست و چاو خۆش بێ بەس بۆ خۆیانە و تەواو بەس بۆ دوو دەسەڵاتەی و تەواو دەست و چاو خۆش بێ کاک عەلیجان بەخوایەوە لێی ناخۆن یەکەتو لێی ناخوا بەخوا ئەمانە ئەوە زەکاتان بەنی ئاوانێ مامۆستا مەحموود ئێمە زانی چییە خۆین بەخوا زەکاتان بەنی ئاوانە ئەو حیزبانەی تۆ بڵێ چییە خۆین کاک عەلی وڵا چی بکەم وڵا خەڵ ڕاپەڕیزکە لە هەمووی باسێ بەس بەخوا خەڵ خیرەتی نەوە مامۆستا مەحموود کاک عەلی مامۆستا گیان ئەڵێم ئێمە موچە و بژێ و بڵێن داهاتی خەڵک ناخۆین هەنارە خۆین ئێستا مۆسمی هەنارە هەنار خۆزگا گشتی وەک یەکگرتوویەوە وا بواە خۆزگایە وەکو کۆمەڵ و یەکگرتوو وا بواە زۆر باشە ئەڵێم ئێمە حەزمان بە هەنارە خۆین وڵا هەناری شەوا لە خزمەتە مامۆستا گیان هەنار پێکەوێ زەکاتێتی بەس باران لێی نەداوە با باران لێی دا و کاتە خۆشە بێ ئینشەڵڵا باران من لە خزمەتم بەس بەخوا خەڵکەتەوە بێ خیرەت بۆ مامۆستا خیرەتی نەما دەی خوای گەورە گیرەتی بۆ بێنێتەوە ئینشاءڵڵا زۆرە خیرەتی چی بەخوا خیرەت نەما دەست و چاو خۆش بێ کاک عەلیجان زۆر سپاس بۆ پەیوەندێکە سەرکەوتوبی باوکی ئاسۆ وەرەگرم لە شاری سلێمانی باوکی ئاسۆ خوای گەورەتان لێبێ سڵاوی خوای گەورە لە جەنابەت باوکی ئاسۆجان یا ڕەبی خوای گەورە سەربەرستان کە جەنابی و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێ اللهم ئامین ئەجمعین ئینشاءڵڵا لەگەڵ جەنابتا خوای ئینشەڵڵا من هەموو جارێ پێم خۆشە قسێ بکەم شانازی بە خۆتان و بە پەرلەمانتارەکانتان و بە حیزبەکەشتانەوە بکەن الحەمدولله یەکێکن سپاس بخوا فەزلی خوایە یەکێکن لەو حیزبانەی کە ئەمڕۆ ئێوە لە ڕێی بەرنامەی بەخشین و لە ڕێگای ڕەنگە بڵێن پەرلەمانتارەکانتان یا با بڵێن کورە باونە چۆنەڵێ هەمووتان بخوا دەستگیرۆی فەقیر و هەژار و خەڵکی لێ قەوماوەکەن سەبارەت بە تەوارەکە دەوەڵ فەزلی خوایە دەستان خۆش بێ سەرکەوتون سەبارەت بە بەخوا مامۆستاگیان من موچە خۆرم ئەو نە ڕۆژەیە موچەمان وەرنەگرتووە کاکەشم هات بێتە پەرلەمانەوە بە کاک عەبدولستار دەڵێ دەنگیان بەهێمەداوە کاکە گیان چیە دەنگی بە تۆ داوە وەڵڵاهی خوا شاهیدە من پێم خۆشانێ ئەم شتە بڵێ مەسە ناشنیشە بەڵام وەڵڵاهی جێگای داخە لە دێگەڵە بۆ دیوا خەڵک ئەچێت دەوامیشەکە بە 3 مانگ جارێک و دەوامیشی بۆ کاو ئەو مەقسەکان چێت و موچەکەشی نەداتێ و دەوامیشەکە ێ باشە مۆزەفینی فەرمان بەرانی بەڕێز مامۆستایانی بەڕێزی دێگەڵە بۆ دوای هەنی هەر چاو لە خەڵکی سنووری سلێمانی گەن دەوام مەکەن هەر دەوامی بۆ مەکەن بۆ کە ئەمنە حکوومەتێک بێ منەت بێ هیچ شتێکت پێ نەدا موچە یعنی چییە موچە مافێکی سەرەتایی خۆمانە نەمانداتێت تۆ چی بۆکەی داواش لە فەرمانبەران و مامۆستایانی سنووری سلێمانیەکەم فەرمانبەران بە تایبەتی با نەچنێتەوە کە دەوام نەکەن با نەچنە دایرەکانەوە دانیشن ئەو تکایەکیان لێکەم کە خەڵک مڕاجە با نەچێت لەوێت سەیریان کات مە چۆ دەرگاکە داخە ئەجا کاکە ئەمان کات مەحموودیان چیان سەیری ئەم دوو حیزبەکە سەیری بەس ئەم سێ حیزبە بەڕاستی بەداخەوە بووە بزوتنەوەی گۆڕان کە هەڵقوڵاوی خەڵک بوو بۆ دەسەڵات گۆڕین یان دەی گۆڕین من پێم خۆش بوو بۆ تەنها یەک جارێ بچوونایە بە چەند پەرلەمانتارێک پێشتر بێژدەریکێنێن بوون لە گردەکە پیان بوو نابیان تا ئێوە چیتان بێمەوە چ بانگەشەیەکتانە کرد و دەستەر گۆڕەی کارنووسیان بیان تا ئێستا چیەکەن لە پەرلەمان ئێستا بۆ بوونەتە دەنسپی حکوومەتەکەی یەکێتی پارتی یعنی بەڕاستی زۆر جێگای داخە ئەجا یعنی ئێمە موچە خۆر ئەمەی ئەمانەیەکەن فەرم و ملیارە دۆلار ئەخر بەس پێم یعنی ئەگوایە ڕوونکردنەوە من داوا لە فراکسیۆن و کۆمەڵەکەم داواکاریە بکەن بەس لە پەرلەمان بڵێن کاکە وەرە بەزانام لە پای چیە تۆ 3 موچەی بنیوە موچەشت دەداوە هێشتا باشە ملیارێک بۆ دۆلارە لە پای چیە لەسەر ئێمە قەرزاری ئەم مناڵانەی ئێمە تاوانیان چییە مناڵێکە لە دایکە دەچوا دەستە زۆرا قەرزارە کاک مەحموودیان ئەخە بەس یعنی هۆکارێ ئەبێت چی بوو چی کرابێت باشە وەڵێ تاعینات نییە کەس تاعین نییە 15000 نفوس بەچی تاعین کراوە ئەخرە وتی ئەو نە 55,000 بڵێ کەسرەکەشی لەگەڵا بەڵام ئێستا گەیشتە 70000 باشە ئەم 15000 نفوسە چۆنایی دامەدراوە کێ دامەدرانەوە بە چی دامەدراوە
یعنی کە دامەزراندن نییە کە ئەم هەموو بەچکەی فەقیروان پالی شەیدا ئەسوڕێتەوە خەڵکی هەڵەبجا گەرمیان هەمووی کەسکاریان پالی چیمیاباران خەڵک باشە کاتێکیان کە دامەزر ئەمە لە شوف ئەم نفوسە زیادکردن لە ئێستا ئەو نەڕێژەیە باسی موچەخۆرەکە لێ ئەو نەڕێژەیە هەیە ئەخە تقریبا 15,000 شتێوا بوو باشکاکە یعنی ئەبێ لێپرسنی باش ئەم ملیارێک مامۆستا لە پای چیا قەرز هاتووەتە سەر ئێمە من کە موچەکەم 300,000 لێ بڕاوە بۆچی قەرزارم بۆ ملیاری هاتووە سەر موچەک ئێمە کە ملیارە قەرزایان خەڵک پرسیاریەوە کە ئەمە نەوتمان کڕیان نەوتمان فرۆشتووە ئەخەتای بامۆستا زۆر سەیری ینی وەڵڵاهی دۆستی بەخوا گشتکردنی چی یعنی بە جێگای داخە ئیسە فەرموو لە پێناوە هاتەیکە ئەمان چیەکەن ئەوەی مەسلحەتی خۆیانی پێ بێت کازمی هات بۆێرە خەڵکی عێراق وازانە کازمی بۆ چات کازمی بۆ هاتووە کە پارتیەکەی لێرە دەنگی بێتنەوە باشە چوە لەگەڵ پارتیارەکەوت نیکۆسەیکە شنگال لەسەر شنگالە لە 150 خاچی کوردستان لە 16 ئۆکتۆبر بۆ لە دەستمانداوە باشە بۆ دای کەرکووک ئەگەر دەستێک نییە و کەت ناهێڵێت تۆ پشتەوە کەرکووک بۆ دێی بۆ شنگال ئەڵێ کاکی جانوەرە ڕێکوتی لەسەرەکەی بەس لە پێناوی نفوسی دەنگەکەی خۆتا بەڵام پارتی زایە لە کەرکووک و دەنگێنی نایکە پارێزگارەکە بۆ کەرکووک دانانێتەوە خۆشی بە خەمخۆری کەرکووک شەزانێ با ئەمانە هەتا پارە وەستاوی تا جیرفانی خوب بۆ خۆیان بێ وخۆی ئەمە نییە بڵێ کەس بۆ خۆی بۆ خۆی هەر بۆ خۆم و بەشەکەی تۆش هەر خۆمی خۆم و ئەمەی تری شەوێ بە خۆی تێریکا بەڵام من وەڵڵاهی خوا شایدە خۆشم ئەوێن یەک داوایەکم هەیە تکایە بەغەڵەت دێن تێمەگەن خوا شایدە یعنی حەزەکەم مامۆستاگیان وەڵڵا ئەم لە مدیرنەهەت چەند مدیرناحەیەکان هەیە خوا شایدە ئەمە بە نیەتشی زۆر ساقیڵن بە ئێوەش بە یەکگرتووی ئیسلامیش وەڵڵاهی لەم حکوومەتە زوڵم کە ئەوها خەڵکە سەوسێنێتەوە زوڵم لە خەڵکی فەقیر و هەژار و دێقەوماوەکە چەند مدیر عامێک و چەند مدیرناحەیەک و چەند قایمقامێک وەڵڵاهی دەستانی لێ بکێشنەوە زۆر مەردانەترە خوا شایدە بەڵام لەگەڵا نامە بن یعنی بەو خوایە خەڵک زۆر بێزارە تکایە بە ئەوانەی ئێوەش بەردوعا و مەزلومەتی خەڵک ئەم خەڵکە مەزلومە نەکەون با نەبنەوەی کە لە پێناو مدیرناحەیەکە کە ڕەنگە لە هەنێ شوێنە بەڕاستی بەسەراحەت پێدەڵێن من ئاگادارم ڕەنگە دەسەڵاتی مدیر ئاسایشێکی نەبێت کە نەقیبێت ئەو مدیرناحەیەکە دەسەڵاتی ئەوی نەبێت یعنی بەڕاستی دەسەڵات چییە یعنی ئیمزاکی باوکی ئاسۆ بەبێ هیچ نیەت و بەبێ هیچ ئەزانی دەست خۆش بێ سوپاسە دەکەین بۆ تێبینیەکانت گەورەی نوان ئەزیزی ئێمەی گەلێک سپاس بۆ پەیوەندێکت کاک دابان وەرەگرم لە قەڵاتزێ سڵاوی خواتان لێ بەڕێزم سڵاوی خوا لە جەنابەت کاک دابان گیان کاکە گیان وەڵی من وەکو هاوڵاتیەک لە شاری خەڵازێەوە بەڕاستی زۆر بەگلەی لە ئیدارەی ئەم شارە بەڵام بەداخەوە خەڵکی ئەو شارە ئەگەر فڕا هاتوون وەردا وەرز مەعاش دەدرێت یعنی شاریمە زۆر مەغدورە وەکو خۆم یعنی مدیری شارەوانی هەموو داو و دەستگاکانی ئەو شارە هیچ خزمەت گوزارێکیان یعنی هەر خزمەت گوزارێکیش دەکەن ئەوزە دوکانێکی دەکەن دەبێت سێ چوار دوکانی بۆ خۆیان لێ بخۆن لێ بتبن وەکو خۆمە من بە حەقی شەرعی خۆم دوکانمان هەبوو لە سەماعەت قەڵازێ بەڵام بەداخەوە یعنی بۆ خۆیان دوکانیان داوە بە ئافرەت لە سەماعەت قەڵازێ هەبووە ئافرەت هەیە لە سەماعەت قەڵازێ دوکانی بەناوەیە بکرێتەوە بەڵام ئێوە حەقی شەرعی خۆمان هەیە بەڵام نایدەن بەڵام ئەوانە هەمویان لەسەر یەک سیستەم و یەک بەرنامە دەڕۆن ئەویش سیستەم و بەرنامەی دزی و ساختە و تاڵانی و پارە خواردنی میلەتە بەڕاستی بەداخەوە بۆ میلەتەش ئەوە 56 ڕۆژە مەعاش نەدرا بەڵام فێر بووە وەرزا وەرز ئەگەر نەورۆز بێ دەبێت چاوەڕێکەینە تا پاییز بێ دەبێت چاوەڕێکەین تا هاوین بەڕاستی بەداخەوە بۆ میلەتە دەستی خۆش بە کاک دابەنجان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای دایکی محەممەد لە کفری دایکی محەممەد الو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامەکە لێکم خوا لێ ڕازی بێ دایکەکەم زۆر سپاس وەڵی بۆم دەسڵاتە ئەڵێم 30 ساڵە بەس زۆن دزیە بەڵێ 30 ساڵە بەس دزیە لە کرێخانیان لە داماوی شە سەرخێزان سیاسەتە بوتەکەمان فەرمانبەری 56 ڕۆژە بەڵێ یعنی حکوومەت هەر خۆیان شەرم لە خۆیان مەکەن نە ملەتیان گەرەک فەقیر و هەژار و دز و حیزی بەسە ساڵێ دوو سیت ئەمە
نەجات هەیە نە ڕێگەوبان هەیە نە کشی خەڵک فەقیر فەقرا لە کتێ من پەیوەندی وەڵا ئەمە خانیەکە ڕۆژی سێداڵێ کەمپلەکان دەخەم سەر شارعەکە بەڵێ 300,000 چیکەم و 600 خێزان پیاڕم نەخۆشە خۆم نەخۆشم زۆر باشە نە بایعی هەیە نە نەوت هەیە نە دار هەیە نە بەرد هەیە یعنی پێت وایە ئەم حکوومەتە دزیەکە لە خەڵک خورە دزیەکە ئاشکرایە بەڵێ ئەی دزی چۆنە زەردە سوورە هەم مناڵێ یەک ساڵان زانەمانە دزن نەیگەرێکە خۆی ئاشکرایە دزیەکە بەڵێ دەست و چاو خۆش بەدایکی وەڵای محەممەد داواکارم بە کوردی بە عەرەبی بە هەموو بیگەێنە جیهان بەس ئەمانە ئەجە من پڕ بێ دەرشێ بەس خەڵکەکەی نامخەڵ بووە و داماوە فەقیر بووە بەڵێ زۆر باشە دەست و چاو خۆش بێ سوپاس بۆ پەیوەندەکە دایکی محەممەد کاک مەجید وەرەگرم لە زەڕایان سلام علیکم قوربان باشی سڵاوی خوا لە جەنابێت کاک مەجید گیان لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ لە خزمەتە سلامت بیا خواوەڵا مەسەلەکە تەوەرەکە مەسەلەی موچەیە ئەرە وەڵا وەڵام من پێم خۆشە 6 مانگ 7 مانگ جارێک موچە دابەش بکرێت 6 مانگ جارێ باشە بەڵێ لەبەرەوەی ئەم خەڵکە مردووە لە ڕاستیە یعنی هیچ قەومی کورد مردوو نییە فێری حکومەتەکە ئێمە نە جادەمان هەیە نە ڕێگەوبانمان هەیە نە کارەبامان هەیە نە ئاومان هەیە بە ئارزوی خۆیان هەموو شتێکن هەموو زەریبەی دەقات و بیسقات بووەوە دەقات بیسقات ئێستا کارەباشمانەوە دەکەکە ئەێ بە نازانم چی یعنی ئەم سەرۆکانەی ئێمە ئەم کوردەی ئێمە هەر هیچ دەبێخوا بە قوربانی ئەو سەرۆکەی کرواتیە ساڵی 91 دامەزراوەیش هەرمی کوردستانی خۆمان خەیرەکەی چی دەوڵەت دامەزانە چی خزمەتگوزاریەکە بۆ وڵاتەی خۆی چی دادپەروێتەیە ئێمە کات ئەم پارەیان سەرۆک و سامانی کوردستانی زۆر زۆرە لە حەد بەدەرە هەمویان بگێرە لە خارجدا لە بە قەسر و خصوص کاکە تاەتانی چاوتان دەرێت وازی لێگرن وازر بە ساڵ بگێرن ئەفال بەجێگەڕن یا ئەگە پارەکەشتان بدەن بێنێ بێت کابەژەکەن بەسەر ئەم لەگە ڕۆژ تا یعنی تاکەی ئەو زڵمە تاکەی ئەو بێداتیە هەزارها خەڵک كفرت نابو هذا خلق عائلة هذا خلق جنو ماري جني طلاق دا يعني مردن بو أمانة باش رجال نامرن والله نامرن خلقي شي جني يمرو لما أصير خلقي زود ساكتة أبي خوبي شانداني سنة صليب كده يعني نقضي وجه قدو وجه وازبيني حتى يخي بخورا هذا نا نبي دەست خۆش بە کاک مەجید گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک شێخ دەست خۆش شێخ محەممەد وەرەگرم لە شارستێن السلام عليكم. وعليك السلام ورحمة الله كاك شيخ محمد. صالح مجان شوني باش قربان. قالك سباس الحمد لله زور باش كان زور سباس. والله إذا خوشي برنامج اللي دكم قربان جان. قال الرازي يا ربي سباس دكم. والله جنابي ما مصطفى من جنبه لم كان على برازية وقتكم براسي يشتي وفارتي حتى فلسطين يندزن ويشتي وفاتي بهمو بسكانه وبهمو احزاب عيبانكانه وبهمو كرد وقرزاني ما مصعلي باكيرة كشو دفاعي لمظلومية ملتي تركز لبقاء وهمو كتلكاني بسكدو تواني كاظمي مقتنع بك كوام مشيها ولاتاني هرمي كردستان دابين بك وام سفرت دوباري لكمو دزي سورو دزي صوت دزي زر يعني براسي قرزارداني ما مصعلي باكيري وقيادي سياسي كوملن من ليرو بجناب الدولة أمانة باسة كخباتيان كلو سردم البخشيان قلتوا إما ماسي أو إما ماسي أيجول له جنابة أي أمهم درو جلسوا أمهم ذي ونوقوتي خلقواتنا بأشكراء أي قلبان أما معنى يعني من بغاسي ما وصل نحن خلقات فارين ما وخلقات توتوت السؤال خلقات يعني بغاسي وايد وخلقات رضانا خوي اقتصادك خوي دفن شيني يعني أمانة من لو بارجا أمانة هيج لصدام آزاترني لحمر أزاشاي فهلوي آزاترني لبن علي آزاترني لمعمر أزاتي آزاترني من ضمنيان روجة جبي أمانة بدات جيل دجل بس زي عدلاني جيل دجل جاء أما وفسون ضوي كاتيان ماوا هموش ظلمي لا باريشي رادم بس ضمنيان ما وسمح من ظلمي أمانة الأسوري رادم صير كأسوري شوي جورب ثاني بحيث كذا فريق نافذته بس أو حاجة وقوي بقى مباشر زبانة بري من ليرو بيشتي فاتي دلهم أمانة علماني ضد إخوان ضد قرآن ضد بيغمبر ضد مسلمان براسين ميلاد لقوا ريزم دابو ميلاد أم سفري داز لرسول قوة الأخوة
والله من لخوش علماني جسوا كويتي من دارك من رأي بق علماني أنا نادم لخوش علماني جسوا وكويتي من كاسة من كريكاري أو حزب يعني من كابراجي بس ليش بيراو بله جوان يعني براسنا مصدر دەستخۆشی لە ستافەکەشان دەکەم بۆ دەستخۆشی لە برانی پەرلەمانتاری کۆمەڵ دەکەم بەڕاستی ئەو دوورەی کە ئەوان دیکەن لە پەرلەماندا کابرا دەڵێ وەڵا ئێمە ئالاخوگەزار بێدا وەڵا ئێمە بە سەوتی میلەت هاتینەوە خۆ دەبا بە سەوتی میلەتی چوشی چی ئەوە تۆ کابرا سەوت بدا و نەدا کابرا پەسکارەکەی بۆ تەسویر کراوە مامۆستاکیان ئەم سەفەرە دێوەم و ئاخر قسەم حەزەکەم بێن لەبڕی من دەستخۆشی لە جەنابی مامۆستا عەلیلاتی دەکەم ئەمیری کۆمەڵ ئیسلامی یاخۆ هەر سەرکەوتوو بێ یاخۆ هەر لە فساق بێ یاخۆ حیزبەکەی هەر سەرکەوتوو بێ هیوادارم ئەم سەفەرەی هەموو میلەتی گوردن بە مامۆستا عەلیلاتی داتۆیکی ئیسپاتێکی کەکوور هەرەوی هەیە بەڵێ دەست و چاو خۆش بە کاکە محەممەد زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچمە هەولێر و لێەوە کوێخا هێمن وەرەگرم کوێخا هێمن سڵاو لەبێ کاک کوێخا هێمن السلام عليكم باشا قربان وعليكم السلام ورحمة الله وبركاته توري أورو تعالى السنة ويا كأورو فنزاشن رجع شيء دارج نكلاو أنا والله والله سبارت بموشي خوت أنا زعلان سلوك حكومة البرلمان جوابه وبابا تيداوا والله أو بابا هم في وندي بمسألة عبوري هم الدنيا وهي كمسألة كورونا دابزيني نفسي نفتو وغير في إمكانيات حكومة من كردستان هم في الماضي جناب الدكتور روشنامه نووسە وردو درێژ ئاگات لە جوابەکانی سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان بوو لە پەرلەمانی کوردستان وانە بوو یعنی دوو لە سێ ڕوانگەیەوە دەبی تەماشای ئەو بابەتە بکرێ یەک لە ڕوانگەی ئەوەی کە ئەمە وەکو هەرێمی کوردستان ناتوانین لە باقی ناوەندیمان نیە تاوەکو قرس بکات لە سندوقی براوی نێودەوڵەتی دووەم لە چوارچێوەی دەوڵەتی عێراق طبعا حکومەتی عێراقی ئەو بڕە پارەی نانێری کە هەرخۆشی ئەو ئیمکانیاتی نەمایە ئێستاش یعنی موچەی حکومەتی عێراقی ئەوانەی کە وەزارەتەکانی کە سەر بە حکومەتی عێراقیە و تقریبا 6 ڕۆژ زیاترە ئەوێنەرێ معاش تەوزیع دەکرایە و ئەوە لە چەند ڕوانگەیەوە دێت تەماشای ئەو بابەتەی بکرێن و هیوادارم ورتر لەسەر ئەو بابەتەی هاوڵاتیان هەرێمی کوردستان دامە خۆیان دابگرن و یا ئەو معاشە چا بکرێ هیوادارم داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکە مانگانە مەسەلە لە باتیاوەی 700,000 و 800,000 بدرێت مامۆستای بە 30 ڕۆژی بە 25 ڕۆژی هەمووەکو هاوڵاتێک داواکە بە 25 ڕۆژ بە مانگەکی بە 30 ڕۆژی 280,000 300,000 بدرێتە مامۆستا یا بدرێتە مۆزەف یا بدرێتە پێشمەرگە و کارمەند و سەرجە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەست خۆش بێ کوێخا هێمن سوپاسە دەکەم هەڵبەتە ئێمە دڵنیایی دەین بەرنامەی دوانگەی خەڵک وەکو ئاماژەمان پێکردووە سەکۆیەکی ئازادە بۆ هەموو ئەو ڕاوسەرنج و تێبینیە ئازادانەی کە لە لای خەڵک هەیە و حەزی لێ لە شوێنێک دەری ببڕێ بۆیە ئێمە چۆن گوێ ئەگرین بۆ ئەوەی کە بەڕێزێک تەلەفۆنەکە و ئەڵێ حکوومەت دزە جەردەیە موچە دابەش ناکە زوڵم لە خەڵگاکە بە هەمان شێوە گوێ بۆ بەڕێزێکی کەژ ئەگرین ئەگەر دیفاع لە حکوومەت بکە مافێکی سروشتی خۆیەتی دوجار ئەبینی مەسەلەن ئەو بەڕێزەی کە دیفاع لە حکوومەت ئەکا مافی خۆیەتی بەپێی ئەوەی کە ڕەنگە ئەندامێکی یەکێک لەو حیزبانە بێت کە حکوومەتی پێکێناوە یاخود موچەخۆرێکی ئەو حکوومەتە بێ جگە لە موچە حکوومەکەی ڕەنگە موچەیەکی تری هەبێت لە حیزبەکەی وای لێ بکە مافی ئەوە بەخۆی بدا دیفاع لەم حکوومەتە بکات چکە ئەم قەوارەیە بۆ ئەو چەندانی وەکو ئەو دروست بووە ئەگەر تێک بچێ لەوی شتێکەچێ بۆیە ئامادەیە دیفاعی تەواو لەو کیانە بکە کە دروست بووە لەو قەوارەیە بکە کە دروست بووە کە پێوترێ حکوومەت ئەگەرچی لە بنەڕەتدا لە ئەساسدا ڕەنگە ئەم حکوومەتە پێی لە شوێنانی تر لە دەوڵەتانی تر و لە وڵاتانی دەوروپشت وەکو حکوومەت مامەڵەی لەگەڵ نەکرێ بەڵکو وەکو ئاماژەیان پێکردووە و نەیان شاردوێتەوە وەکو کۆمپانیایەکی دراوگۆڕینەوە و حەواڵە و هێنان و بردنی پارە مامەڵاکە ئەوەندەی کە وتراوە کاک محەممەد لە شارە زوورەوە قەتع بوو داوای لێبوردنی لێکەین کاک ئەحمەد وەرەگرم لە هەولێرەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته دەست خۆش بێ بۆ بەرنامە جوانە سپاس دەکەم
ولا من بلا موسيرة خلكانك داوا دكات بلد فرمانبر وكارمند وفلان وفلان مانگانه 200,000 وەربگرن لولا شو بلي شاو دزي بكريتي اوان لرو ونوشو لزيلا ولا يجزي خويا نكون يعني بلا موسيرة خلك اوان نادي لمزرعه ولا دون من داجر كردني لا من دان الناد نبره ولا اوروبا بخويني لا قمارخانه كان لبنان وفلان ولا طولان خطاري هاد خليني كردستان ليسر بكريه ليرانش دنا ولا بعد 200,000 جنيه بدري موظف و300,000 جنيه بدري موظف لبرتي خو خيري بيناك خيري بيدكن انه كي بطي عصابه بطي دستور فرمان بر اود متيبو بدراو توا وخير هناك جاي هو ممكن جارك بقول انا كان اوبوزيشن هي سبب عندما برلماني اوبوزيشن حق ويا داوكاريك بيشكل بسلوكاتي برلمان بكن شون مانك شخص روشا كري مولدي اهلي بكن بشخص روز دارك كري خاني بكن بشخص روز دارك كري دكان داركان بكن بشخص روز دارك اجل برلمان وتي اما قبول ناكم حكومتي اما قبول ناكم بلي ايبو خطر روايا الشخص روز دارك بسبب دكاسيجن يدنكا انا انا كان اوبوزيشن برايي من الاستاذ لا واسترين اسا لهريمي كردستان سبب انا كان اوبوزيشن وحكومه هريمي كردستان وانا كان في كينري حكومات كوتمتا يعني قوارتني خلشي فخير وهجارو بس بردن بوقوتي خلشي هجاران للأضاء للزئيفين أنا كاني أوبوزيسيون أقتلت شان أنا كاني أوبوزيسيون هذا أواني جوان نادك وين الأستاذ وابزانم هيش تجرمة أوبوزيسيون كان لا بصلاة دار كان لا واستمتع ذكون وحكمت باشي بونية متبدا متندى نوت بداتي أو بداتي كهرباء نداتي باشي بونية لبدأ أنا كاني أوبوزيسيون الأستاذ المسلمين هم يستانها يعني لا أحتاج زور لا واز أنه هم يستكانها بوي حكم دوادك أجنا رئيس ولاية لجوجل أبغى زال لكام ولا تبغى هريمي كردستان شخص روزدارك متبدا بعض زواج خيراني داري فلان وفلان ذاك جات له دوسف النوت بعض السياسات ولا تترك هي ولا تجسي بدو بوقتي فرمان بركاني خوش شخص روزدارك متبدا هريمي كردستان بتراجع زيادة لشيء دنيا اشتياه هي رئيس دنيا بقرا اشتياه دزناك أو كل هريمي كردستان وبدا برفسكان بخويا لعافية شي بالاي برزو دز بردن بوكان دزي ونوت فروشتن وخاك فروشتن وهيس ديال هريمي كردستان اللي ينكر دبيت لان هذا سيابوك وتي قوتي خلشي فقير وهجار بدو الاستاذة كل دبيت انا كان اوبوزيسيون الاستاذة يك هالويز بن دوا بكن فشار دروز بكن لشقام دوا بكن لخلشيك بايكوتي سرمان كان حكومة بكات فهيش زوري يك دينار زاد دو صلاة كزنا زاني او باريت سيريا ديت بس تخوش بسپاسك زۆر سپاس بۆ پەیوەندێکت خوا سەلامەتکە یا ڕەبی کاک ئەحمەد گیان کاک عەبدوڵڵا وەرەگرم لە سلێمانی مامۆستا عەلی جان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە جەنابەت کاک عەبدوڵڵای گیان دەستخۆشی و بەناو جوانەتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم بەزور بن لە بەرز و دەڵا اللهم آمین ئینشاءالله لەگەڵ جەنابتا برا بەڕێزەکەم مامۆستا عەلی جان گیان من فەرمانبەرێکم لە دایرەکانی ناو شاری سلێمانی بەڵێ بەخوای گەورە ئەمڕۆ 15 دانە ڕۆژە لە ناو جێگای کەوتم بە قورئان توانای لا ئەهادەیەکم نییە لاقی کاک عەبدوڵڵا إذا ذات يقول ما مستقبل خواه حد شيء الله فارني بقول الآن دلوقتي من لو دايرة كم صاروا شيء أو دايرة هذه خواه كرام حالي الثانية حاجة هالشيء معناه سويت بعد كم طاولة في الياسين ما عندي صوت إنسان دوكسي يوم لا قرعات الرجال نقول لا صح لنا الهوجة يعني أفضل نقول شكله نعم الرجال نمزوها صار أول نصور بحث في قرعات بذات شكوها أو دايرية ما ولا دباش ما ولا سجلتانه حد شيء توي أو فارش ما فني لا في سمانه بسوا لا سمانه تاتي سمان نجوني يقدر نكاتون يقدر فارا أو نصور أما لك معاشي حاضرية كان صار ذا بوشنا ما مصر لبلوي أم فاري بقى كي يصير ما كان توزيع كان أو بقى هود جواسي كمان سجانوك وكو كسي کاک عەبدوڵڵا ئاتۆ دایمە خەرەوە ژمارەکەتم بۆ بەجێ بێڵە باشە کاک بیلال ژمارەی کاک عەبدوڵڵامان بۆ وەرگرە چاوە خۆش بێخۆ کاک عەباس لە ڕانیەوە فەرموو ئەوە کاک عەباس ئابەز یەک دەقەیەت خوا کاک عەباسیان
چه زمانی مامۆستا من لە خزمەتم بینەرانی بەڕێز و خۆشەویست هەر کەسێک ویژدانی هەبێ ئەم پیاوە بەڕێزەی کە تەلەفۆنی کرد ئەڵێ من فەرمانبەرم لە دایرەیەک کرێچیم 15,000 دینار نازانم لە جیرفانم نییە کە بژێوی ژیانی پێدابی بکەم جا من ئەوە ژمارەکەی وەرەگرین ئێمە لە لای خۆمان هەر بەڕێزێک ویستی ئارەزوومەند بوو هاوکاری بکە دوای ئەوەی کە دڵنیا بووینەوە لەوەی کە فعلەن محتاجە و بۆ خۆمان ئەیبینینەوە چینە شوێنی ئینشاءالله هەر کەسێک هاوکاری کرد خوا خێری بنووسێت چونکە بەڕاستی قسەکانی زۆر مؤثر بوون خۆی گەورە یارمەتی هەموو لای بدا کاک عباس فەرموو السلام عليكم كاتب وعليك السلام ورحمة الله وبركاته زور جانكم كان محوجان دەست خۆشی بەرنامە کەشیلەکەم لە خزمەتت دام زۆر سپاس دەکەم حياتەکەم باسەکەمان باسی فەرمان بەر موسەیە 56 ڕۆژە موچە نەدراوە دەزانم ماگام لێ من بۆ خۆم تابایەکی دوکاندارم لە ناو بازاڕە بەلای منەوە کاک محمود جان وەنگە ئێستا غەڵەت لە من حاڵی بووم بەڵام بەلای منەوە فەرمان بە گوناح هەموو شەی پێ یعنی گوناح هەموو شەی پێ بدەیت خۆی ساڵان دارەگوت بە حکومەت باشەکەوتت بۆەکە هەبوو دەگوت 8 ملیۆنم لای حکومەتە هەبوو دەگوت 20 ملیۆنم لای خەڵکە ئەویش کە زانی هەر وازنایانی و داوای 8 ملیۆنە کاتەن ئەنجام موچەی کرد بە 6 ڕۆژ دارێ بە 56 ڕۆژ دارێ بۆ ئەوەی باسی ئەو باشەکەوتە نەکەن بەڵام فەرمانبەر کاتەجان بەلای منەوە کە تۆ لە حەستەی خۆت نەیتە جواب بوو نەتە سەرجادە داوای حەقی خۆت نەکەی ئێستا لە ساعات ذيك تاجمهور كذا بساعات كثير دوام لساعات هشت ونية ووضع ساعات كثير يعني بخموش هذه فلا يتنوى كان محمود جان فرمان بس أقل حسار وششار وشدارة النتيجة كيش ترزوها يعني عندي خطي عندي بغاشة مثلنا أو شارعني الجنوب يعني شيرمان شوارمان لسر أو جاهدين تقريبا يزيد 2,000 خلقيان لي كجرا لسر حق الإخوان نتنو مع الخيمان هذا فرمان بس بلاي منه طبعا تباني تباني كان مسرور كان له ريبة ما يغانيها دبزانم فرمان بس وخلقي وقت لا نسي وقت إذا لو كانت علي أشهد بالله باكم حقيقي يعني والله بالله والله إذا ما نبي كنا باوش بيان كنا باوش بس وساو خوش لا قلت بالله حق خود تجارب خود ظلم جبتكي ظلم تجوزنا كتو ظلم جبتكي تو بدنجي خود وانا عند برلمان كان سيد أمانة هم يندقين جدي جاي خوي دعاء دعوة حقي خوش ناكي دعوة اللي ناكي بس وساو خوش بكاغا بازشان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت گیانی منی لە خزمەتم چاوەڕاستەکەم لە خزمەتم خوا لەگەڵ کاشکار وەرەگرم لە قەرەدار سەلام عەلەیکوم کاشکار گیان چۆنی باشی با قوربانم بەڕێزی دەستتان خۆشەوە تەوەرەکەتان ئەڵای مامۆستاجان ئەڵێم کە موچەنی و پارە نییە پارەی زۆر لە وڵاتەیە ماهەیە بەڵام بەداخەوە هەمی بۆ گیرفانی چەند دەستپرسێک و چەند دەستگایەک و چەند کۆمپانیایەکە بۆ نمونە لە شاری سلێمانی ئابینی کۆنچە کۆمپانیایەکی سکوریتی دروست کراوە مانی 700,000 لە مۆڵ و لە قومارخانەکان و لە باڕەکان وەرەگرن گەنجێکیان لەسەردانا و مانگی 300,000 350 گیرفانی و پڕۆمەسوولانەوە اینجا کە ئاڵێن موچە نییە موچە بۆ نییە ئەتوانی سیر بکەیت وەزارەتی کارەبا ئەتوانێت موچەی خۆی و موچەی 2,000 دیگە دابینکە وەزارەتی کشتوکاڵ ئەتوانێت ئەم موچەی خۆی دابینکە ئەم هەموو باج و بوومەرگە ئاچێتی گیرفانی چیەوە اینجا کە ئێمڕۆ کە ئابینی سیرەکەی لە وڵاتی خۆمانە چەندی دەستگای ڕاگەاندن داراوە کە هەر ڕاگەاندن کارێک سیرەکەی حیمایی خۆی هەیە یعنی سێ وڵاتە حیمایە هەیە سیرەکەی سیارەی مۆدل بەرزی ینی ئەم دەستگای ڕاگەاندانە بۆ قەیرانیە بۆ موچە بوانەیە بۆ موچە بۆ خەڵک نییە اینجا کە داواکارین لە حیزب ئۆپۆزیسیۆنەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو تۆڵە لەم دەسەڵاتە بکەنەوە هەمویان بێت حیزبێکی سەربەخۆدا داوە بەزن بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێ هیچ نەبێ موێ لە بەرازکەینەوەی موێ لە بەرازکەن ڕاگەیان ئەمانە 6 ڕۆژانە مەعاشە دەن و لە سا 20 دێبڕن حساب بکە لە حسابەکە مانگی 200,000 دەن لە خەڵک مانگی 200,000 نادەن دەستە خۆش بە کاشکارجیان زۆر سواز بۆ پەیوەندیەکەت بەڕێزی کاک سێبور وەرەگرم لە ڕانیا کاک سێبور فەرموو
دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاکەمەژیان گەلێک سوپاس دەکەم کاک سێبورجان بەڕێزی سپاس دەکەم من بەڵای بەڕاستیە و پەیوەندی پێشەنی کری بەڕاستی یعنی کاریگەر بوو بەڕاستی زۆر نافرۆت بوو ئەرە وەڵڵا هیوادارم ئەگەر زیاتر لێ کۆڵەوە ئەوەی بەتوانای خۆمدا بەتوان یارمەتی لەوە دەتوانام جا ئیشاڵڵا دای مەخەرەوە با ئەو برایانە ژمارەت وەرگرن بۆی ژمارەی کاک عەبدوڵڵا بدەین بە جەنابەت زۆر چاکە زۆر چاکە جانەکەم فەرموو کاک سێبور فەرموو قسەی خۆت بکە هیوادارم بەرنامەکە بەردەوام بێ دەستخۆشی بزەناویشت دەکەم بەڕاستی سەوەرێکی باشی تەڵبژاردووە زۆر سوپاس وڵات سەپاس بۆش تەلەفۆنم کە هەم کاریگەری زۆر کردە سەرم و برادرایی لە ماڵەدا کەوتووە و کەس یارمەتیمدا و هەر لەبەرەوە تەلەفۆنەکەم بەڕاستی یعنی نازانم حەسکە مێسکم ناوەستم بەڕاستی ناخۆشە بەڕاستی بزارە دەستخۆشی لێ دەکەم سوادارم ئاگادارم خوا لێ ڕازی بە کاک خالیدجان خوا لێ ڕازی بە برایجان زۆر زۆر سوپاس دەکەم موفق بی ئینشاءالله خاڵێتی وەربگری و خوا قبوڵی کە عەزیزەکەم دەست و چاوت خۆش بێ زۆر سوپاس دەست خۆش کاک خالید لە سلێمانیەوە فەرموو مامۆستا عەلیجان چۆنی باشی قوربان ئەوە دوو کەس بە من بڵێ مامۆستا عەلی نازانم خۆ هەر خۆت نەوەی پەیوەندیت کرد پێشتر ڕامیش گوم نەبوو چەند مامۆستا عەلی بۆی میشەڵم مامۆستا ئەها لە خزمەتا من مەحمودم ناوە بچووکی دەکەم بە قوربانێ بم چاوەکەی مامۆستا جان شو باشی سپاس دەکەم کاک خالید جان الحەمدولله لە خزمەتا فەرموو قوربانم چاوەکەم هەڵێم بەڵێ جوانەکەی ئەوە لەسەر حکوومەتەوە و لەسەر 56 ڕۆژە موچە دابەش نەکراوە بەڵێ بەڵێ جا باشە نەڵم ئاخر باشە میلەت چی بکات میلەت قابلە بۆ ئەتر هەر ئەو حیزبانەی هەمووی هەڵبژاردووە و اینجا ئەم حیزبانەش هەموویان بە دوای یەکە کاک خالید جان ئەو سەرۆکی حکوومەت نەیشاردەوەتی ئێمە موچە بدەین قسەکانی وا دەهاتەوە موچە بدەین نەدەین لە خەڵک هەڵدەین بخەینە زیندانەوە هەر شتێکی لەگەڵ بکەین خەڵک ئێمە هەڵبژاردووە با ئێوەش بڕۆن دەنگ بێنن و بە ئێوە وەرن حکوومەت تەشکیلکەن خۆ خەڵک ئێمە هەڵبژاردووە ئەی ناکە ئاخر ئەی باشە ئەم خەڵکە ئەی ئەم حیزبانی هەڵ نەبژاردووە ئەی باشە ئەم حیزبانەش هەمویان سەریان نەگرتووە پشتەکەی ئەوان ئەی باشە ئەم حیزبانە ئیشیان چییە ئەی هاوە لەڕێی ئەو خۆ پێغەمبەرە وەڵاجا ئەگەر کاک خالید ئەم حیزبانەی کە جەنابەت باسێکەی دەنگی پێویست بێنن حیزبانەی کە ئەوسوا پێ حیزبەی کە چیاکە ئەی میلەتیش فەقیر چی بکات کابرا سێرەکەی سەرەکەی بژێری ماڵ و مناڵی خۆی بۆ پەیان ناکرێت کابرا سێرەکەی نەخۆشە کابرا سێرەکەی احتیاجە کابرا زاری محتاجە تێگەی ئەم هەموو دامانی ئەم خەڵکە ئەم هەموو پەتپەتەی بەسەر هاتووە قەی ناو حیزبانە چێکن کابرا گوێەوە بۆ بەدەست ماڵ و مناڵەوە بەدەست ژنەکەیەوە نەخۆشە بەدەست باوکیەوە نەخۆشە وای دەست و چاو خۆش حیزبانەی کە چیەکە نەی هاوا لەڕێی خوا هەمووی خەڵکەڵی میلەت کەوتاوە میلەت داماوە میلەت اینجا میلەت هەر خچینەکەی ڕۆحی تیانەماوە هێرسی تیانەماوە سەری لێشێواوە ماڵی وێران بووە ڕاستە دەست و چاو خۆش بێ بە قوربانی چاومە زۆر سوپاس دەکەم بۆ پەیوەندەکەت کاک خالید جان ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیە باوکی السلام عليكم كاك ملامامي وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەدی بەڕێز دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم کاک مەلامامو گیان خوا سەلامەتت کە زۆر مەمنونم باوکی محەممەد هەڵبژاردووە گیان دەستت خۆش بێ ئەو بەرنامەی زۆر جوان هەڵبژاردووە بەڕێزەکەم خی گەورە سەرکەوتوزانکە یا ڕەبی هەر سەرکەوتو بێ پەیام کۆمەڵی ئیسلامی هەر سەرکەوتو بێ اللهم آمین ئەجمعین ئینشاءالله بە ئێوە جوانە کاکە گیان ئەو حکومەتە بێ ویژدانە بێ ئیمانە بەزەی بە خەڵکی فەقیرانەیە بەزەی بە خەڵکدانەیە بەزەی بە کارمەند و موچەخۆردانەیە هەرچی جام و دەستگا هەرچی وەزارەتە بەی موچەخۆری خۆی داهات هەیە بەڵام ئەو حکومەتە بێ ویژدانە ویژدانی نییە ویژدانی لە خاڵبدانەوە ئیمانی تێدا نییە هەر کەسێکی ئەو حکومەتی بە ئەوکەت زانی ئیمانی نەقوسان دێت بەڕاستی لەبەرەوەی بە هیچ نێوە بەزەی بە خەڵکدانەیە لەبووسەرەوەی حکومەت شەرم کە هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن لە پەرلەمان لێو خەڵک ئێمەی هەڵبژاردووە کوران ئەو بە تەزویر دیگەشتن ئەو شوێنە کێ دەنگی بە ئەوان داوە ئەو شوێنەی کە پارتی لێ باوەزەوتە ئەوان سەرکەوتبوون ئەو شوێنێکە ئێستامان لە سلێمانی پارتی بەخەت کۆمەڵی ئیسلامی دەنگی نەهێناوە تعدادێکم بەخەت کۆمەڵی ئیسلامی دەنگی نابێت لە ڕای نەو سلێمانی بەڵام تەماشا دەکەی یەکێتی حیزبەکە لەگەڵی حکومەتی بێکینەوە لە هەولێر دەنگی نەهێناوە لەبەرچی لەبەرەوەی پارتی زۆردارە باوەزەوتە
بەیەکێتی بە هەمان شێوە خۆی لەلیان قەڵنەکە و خڵاکی ئەو میلەتەی بن بەڵام ئەو میلەتەش کە وجدانی هەبێ ئەو شتێ یاد ناکە و لە بەردیان دەنێ بەڵام وڵای مامەسا ئەو میلەتە متەحاقە بە هیچ تێناگە وەکو حکومەتیان یاساگەر بە شەخەکان ماوە شەخەکان ماوە بەیانتەوە هیچیان نەماوە دەستپۆرتی و بەرنامە لێ دەکەم سەرکەوتو بن یا ڕەبی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوا لێ ڕازی بێ. باوکی محەممەد کۆ تا پەیوەندی بوو. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا سەلامەتکە. هەندێک کۆمنت هەن بە سەریعیان خوێنمەوە ئەگەر ئیزن فەرمونون لە ژووری کۆنتترۆلەوە سپاس دەکەم. هاوکار جەزا ئەڵێ هەتا بەغدا پارە نەنێرێت موچە دابەش ناکەن. ئاڤێستا ئەحمەد ئەڵێن با ببێت بە 6 ڕۆژ چونکە میلەت شایانی لەوەش خراپترە. جەبار جەلال نووسیوێتی کەی خۆیان کەیفیان لێبوو بە میزاجی خۆیان دابەشی یەکەن. خۆی هیچ یاسا و ڕێکارێک نییە تا لە کاتی خۆیدا دابەشی بکەن. هاوکار خورشید دەڵێ با ببێتە 6 ڕۆژ دابەشی یەکەن. سلمان کەمال نووسیوێتی موچەش خەریکە وەک نەوتەکەی لێ دێت وردە نامێنێت کەسیش قسە ناکات. جاسم محەممەد دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم دڵسۆز بواە میلەت برسی نەدەبوو بەهۆی ئەم دەسەڵاتەوە خەڵکی دەمرێت حکوومەتی هەرێم باچی نییە. کامەران محەممەد نووسیوێتی حکوومەت سوود لە بێ هەڵوێستی فەرمانبەران و مامۆستایان وەردەگرێت ئەگەر بەغدا موچە نەنێرێت هەرگیز حکوومەتی هەرێم موچە دابەش ناکە. محەممەد هەرێم نووسیوێتی هەتا خەڵکی بێدەنگ بێت موچە ژەر ئاوا بە خراپی دابەشەکرێ. خدر حاجی مستەفا نووسیوێتی بەخێری خۆیان ئەم جارە بەغدا 320 ملیارەکەی نارد. کاروخ محەممەد نووسیوێتی ببێتە 6 ڕۆژ اینجا موچە دابەشەکرێ. کارزان محەممەد نووسیوێتی ئەزانن خەڵک بێدەنگە ئیتر بۆچی دابەشی بکەن. ئەمیر ئەبوبەکری ژەڵێ هەر کاتێک خۆیان حەزیان کرد دابەشیەکەن. سەوسەن محەممەدیش نووسیوێتی وڵات دزەکانی دەسەڵات ئەزانن کەی دابەشەکرێت پارە لە بەردەستی کۆمەڵێ مافیا و گەندەڵدایە. سالار تۆفیقی ژەڵێ ئەو کاتەی میلەت بێدەنگیشکان موچە دابەشەکرێ. ئەو خۆشەویستانەی کە لە لایڤی ڕاستەو خۆی ئەم بەرنمەیە ئێستا بینەرمانن و کۆمنتیان نووسیوە نەماتوانێت کۆمنتەکانیان بخوێنینەوە. هەڵبەتە هەندێک لە کۆمنتەکان نەشیاون و بەشێکی جنێوی تایە بۆ شخصی خۆم گردنت ئازا بێ جنێوم پێدەی قسەم پێ ئەڵێی بە باوکم بە کەسوکارم بەخۆم گردنت فی سەبیللا ئازا بێ ئینشاء الله دەرفەتیش هەبێ بشت بینم ماچی ئەم لاولاشتەکەم ئەگەرچی کۆرۆنا ناهێڵێ. ئێمە بەڕاستی سڵەوە ناکەینەوە کە ینی ئەوەش خەفەتمان ناداتێت کە جنێومان پێدەن چونکە ئەزانین ئەوەی جنێوەدا چێە وەسپاسانەکەین وەک لە کەم و کوڕی بمان بورن ئەگەر کۆمنتێک هاتبێ و نەمان خوێند بێتەوە و نەهاتبێتە سەر شاشە بە گەورەی خۆتان بمان بورن خۆش لە هەمومان ببوورێ ئینشاء الله تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنمەیە بە دیدارتان شادە بم. زۆر سپاس کە بینەر و بیسەرمان بوون تا ئەم ساتە وەختە. بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.